سید صادق لە خولی نایبی کوردستان تا ئێستا لە یانەی سیروانی نوێی نەبردۆتەوە ناتوانێت گرێکوێرەی و یانەیە بکاتەوە. لا بەردەوامی یاریەکانی خولی نایبی کوردستان یانەی سید صادق بە بێ ئامادەبوونی هەندەرانی لاسەر یاریگای فەرماندەیی میوانداری یانەی سیروانی نوێی کرد. هەردوو یانە بەشکستەوە هاتبوونە ئەم هەفتەیە خولی نایاب بوو. دەیانویست بە بردنەوە ئاشنا ببنەوە و سێ خاڵ یاری بخەنە هەک بەکەیان. یەمی یەکەم دەستی پێکرد و هەردوو یانە بە ئامانجی جێبەجێکردنی پلانەکانی ڕاهێنەر چوونە نێوکەشی یاریەکە. کۆنتڕۆلی تۆپ زیاتر لە ناوەڕاست یاریگا بوو. هەرچەندە هەردوو لە چەند هێرشێکیان کردە سەر گۆڵ یەکتر، بەڵام هیچ یەکێک لە هێرشەکان ئەنجامی نەبوو. گێمی یەکەم بە ئەنجامێکی سپی کۆتایی هاتوو. سیروانی نوێ گۆڵ پارێزەکەی بەهۆی پێکانەوە لەدەستدا. لا گێمی دووەم کوڕانی سیروانی نوێ زیاتر لە نیوە یاریگای کوڕانی شارەزور خۆیان ئەبینیەوە و پاڵەپەستۆیان لەسەر گۆڵی سید صادق دروست کردبوو. هەرچی سید صادقە زیاتر بە دژە هێرش بەردەوامی بە یاریەکە دەدا. با بیانووی گرتنەوەی تۆپێک لە دەرەوەی هێڵی سزا ناوبژیوان گۆڵ پارێزی سیروانی نوێی با کارتی سوور کردە دەرەوە. سید صادق هەرچەندە زیاتر هێرشی ئەکردە سەر گۆڵی سیروانی نوێ، بەڵام نەیتوانی سوود لە کەمی یاریزانانی سیروانی نوێ ببینێت و یاری بە یەکسانی و بە بێگۆڵ کۆتایی هات. ئێمە ئێستا پێکان بەرەوکی گرتوون و بەروانە سێ یاریزانی سەرەکی تیپەکە پێکانیان هەیە. خۆش دەزانی ئەمە کێشەیەکی گەورەمان بۆ ڕەخسێنێ و من دووبارە و سێبارە و هەزاربارەیەکەمەوە لەم کەناڵە جوانانی ئێوە باسم کردووە. ئەم ساڵ شێوازی ئەوەی کە یاریزان ئیزافەکردن بەڕاستی یەکەم زەرۆرۆمەند نادی ئێمە بوو، چونکە من ئەو یاریزانانم کە پێکانی هەیە بزانم کەم و کورتیمانە بووە ئەتوانی ئیزافی کەم بەس ئێستا ناتوانم ئیزافیکەن تا بینی مەرحەلەکان. تموحەوە هاتبووین بۆ هاتبووین سێ خاڵی یاریەکە بین ڕاستەکەی، بەڵام ئیتر یاریەکە یاریێکی کراوە بوو، یاریێکی خۆش بوو، یاریەکە هێرشی بۆ هەردوو لاتیا بوو، بەڵام ئیتر لاخیرەکە ئەبێ ڕازی بین ئەوە قەدەری خۆی گەورەیە و بە یەکسانی دەرچوینە دەرەوە. یاریەکان هەموو یاری باشمان کردو، بەڵام نەخێرەوە خۆت وتت نەوەڵا ئەنجامەکان بەدڵی ئێمە و بەدڵی هەندەرانیش نییە. دوای ئەنجامدانی 5 هەفتەی خولی نایابی کوردستان یانەی سید صادق خاوەنی 4 خاڵە و لا پلەی 14یەمی ڕیزبەندی خۆی دەبینێتەوە. لای خۆشیەوە سیروانی نوێ بە 4 خاڵەوە پلەی 13یەمی گرتووە. لا بەشداریکردنی دووەم وەرزی خولی نایابی کوردستان یانی سید صادق یانی سیروانی نوێی لێ بۆتە گرێکوێرە و تا ئێستا نەیتوانیوە لەو یانەیە بباتەوە. ئەم ڕۆژ بە ئەنجامێکی سپی یاریگایان بەجێهێشت. هەستیار حاجی، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.